بناوي خواي قورة من شيخ لطيف الشيخ أحمد سيد عبد الله بناوة سوتيم مواليدي 1950 لقوندي بناوة سوتر دايق بوم من لصالي 1983 دسم كروبا نووسین بەتایبەتی ڕۆژمێرە کوردیەکان ڕووداوەکانی زروف و زەمان لە خۆشی و لە ناخۆشی ئەوانەی کە ڕووی دابێت من هەموو ئەو شتانمتیان نووسیوە شایی بوو بێ مردن بوو بێ ئیتر وەکو خۆمان ئەڵێن لە خۆشی و لە ناخۆشی ڕووداوەکان و نووسیوە یان چۆن دەستەکرد بە نووسین وەڵی کە دەسم کرد بە نووسین وەکو شتێک هەر لە خۆم حەزم بە نووسینە کرد حەزمە کرد وەکو یادەوەریەک ئەو زەمانە مۆبایل و ئەو شتانە نەبوو لەبەر ئەوە کە ئەوانە نەبوو منش حەزم کرد ئەمانە وەکو یادەوەریەک بنووسم بۆ ئەولادەکان هەم بۆ دۆستان هەم بۆ خۆشەویستان بەڕاستی حەزم کردو ئەم شتانە کە ببێت بۆ بیسەران دەسم کرۆ بنووسین دوای ڕۆژمێرەکانش لە دەفتەرەکانما شتەکانم نووسیوە تۆ شتم نووسیوە بە جیاواز ئەوش هەر لەبارەی خۆشی و ناخۆشی و ڕووداوەکانی دنیاوە باوکم لە ساڵی 1970 دەسی کردووە بە نووسین بە ڕۆژمێری هاوسەر دەسی پێ کردووە بەرگری کردووە لە مفەکەرەکان لە ڕۆژمێرەکان خۆشی ویستووە دایم هەوڵیەوەی بۆ کە ڕۆژمێرەکانی بەکاربێنێت حەزی پێ کردووە بە نووسین لەو سەردەما میدیا کەم بووە موبایل کەم بووە و حەزی کردووە ئەرشیفێک لە ڕێی نووسین و ئەرشیفێک دروست بکات خۆشی و ناخۆشیەکان بنووسێتەوە وەکو مێژوویەک بۆ خۆی و خەڵکانی ئەکادیمیایش بڵێن خەڵکی ناوچەکە کەسایەتیەکان مامۆستای ئاینی مامۆستای شارەزا پسپۆر دەستخۆشییان لێ کردووە بەڵام وەکو ئەوەی خەڵکی ئەکادیمیش بێت بڵێ ئەمانوێ سوود ببینین لە نووسینەکان نهاتون و باوکیشم دەرگای کراوە بۆ هەر کەسێک هات بێت هاوکاری بووە و خەڵکی ناوچەکە سوودیان لێبینیوە لە کاتی خۆیان لە گوندەکەی خۆمان بناوە سووتە سڵاو بۆ بناوە سووتە حەسەن زیرەک ئەو شە سڵاوی خواگیانی لەوێ لە کەژان هاتە خوارۆ لە کەژان بوو مەقڕی پێشمەرگەی تیا بوو کەژان کە هاتە خوارۆ خەبەریان نامێ یەکیان ئەم کاکە وەسا جەلال کاک وەسا جەلال خەیات وتی کاک شێخ ئەوە کاک حەسەنە بەشک و پێی بڵێن گۆرانێکمان بۆ بڵێ ئێمەش کەوتینە دوای گەنج بووین ئەو مناڵتر بوو لە من ڕۆشتین چوون بە دوایە کە ڕۆشن بە دوایە کۆمەڵە مناڵی تر بووین بانگی لێ کرد وتی کاک حەسەن مەڕۆ کاک حەسەن مەڕۆ خواعافی کاک حەسەن وەستا و وتی کاکە گیانها فەرمو چێڵی وتی وەڵای هاتون گۆرانێکمان بۆ بڵێ وەسا جەلات پێی و وتی حەزە چ گۆرانێکەوە کەی با گۆرانەکەت بۆ بڵێم وتی وەڵاهی گۆرانیەکی تۆ بڕوا چۆن ئیسە لەفکردم چووە نەوەڵا گۆرانی خۆی نەبوو گۆرانی لە دوور ئاتاڵای سەعی مەنسوور بەڵێ گۆرانی ئەو بووتی کاکە ئەی بۆ ناڵی گۆرانێکی حەسەن زیرەکم بۆ بڵێ بەڵام بەسەر چاوەکانم لەبەر خاتری تۆ من ئەو گۆرانەیە بۆ وەڵام گۆرانەیە لە دوورەکەی بۆ وت.